سڵاوتان لێبێ خۆشەویستان لە کاسبکارە نەپرسین ئەرێ وەزعی ئیش و کارتان چۆنە؟ کار و کاسبی خەڵک نییە زەعیفە. کار و کاسبی ئەوەیە کە ئەیبینی هەمووی هەروان بەعام. وڵا بێ لە بانیەوە دوو تەکلیم کردووە لە سەعاشەشی بانیەوە. وەڵام ساڵ زۆری فەرقە لەگەڵ ساڵان. ئەو دوکانانی کە ئێستا لە با بڵین لە ناو دوکانەکان و کرێچین و کرێکەیان بە خاوەن مڵکەکە ئاخۆ کرێکانی دوکانەکانیان لێکم کراوەتەوە. نرخی کرێی دوکان ئەم قسێ و زۆر لە ملا چاکە حکومەت شەڕێکی گەورەی بۆ ساحب مڵک و دوکانار یا کرێخانوو ناوەتەوە چونکە یانوت لیژنێکمان گرتووە لیژنەکە بۆ کەمکردنەوەی دوکان و کرێی دوکان و کرێی خان و شتومەک لە ناو بازاڕە جا ئەوە کرێت خۆی حسابێت لەگەڵ ساحب مڵکەکە بکەی بەس ساحب مڵکەکەش جارێ قەرارێکی وا دەنەچۆکەتەوە حکومەت بە تەواوی تەطبیقی کات کەسەیە ڕقابەیەکەیە بەسەر ساحب مڵکەکانە بگەڕێت پیان کەم کاتەوە بەڵام کاتێک کەیتە ناو بازار شتومەک نرخی وەکو خۆی وایە ڕەنگانێشت کەمی کرد بێت گۆشت خواردن شتی ڕۆژانەی خەڵکی وەکو خۆی وایە تەحەداکەم ئێستا ئەگەر حکومەت بتوانێت چ شتێکی لە دوکانە لە خانووە لە مڵکە لە چ شتێکی هەیە بزانم دای بەزانوە ڕەنگانێک شتیش تۆزێ زیاتری کردبێ وەک ئەڵەن تەماتە و سا بە 1950 بۆ ئێستا بوو بە 1000 ڕۆبێک ئێستا لە پێشەمە تەماتەمانە بە 750 ئێستا کیلۆی 1 ڕوبێ لەگەڵەوەشە ئەپرسین بزانین لیژنەکە هاتۆ بۆ ناو بازار کرێ و یاخود ئەو شتومەکانی کە با بڵین پارێکی زۆری لەسەرە و خەڵک ناتوانێت لەم نیموچەیە بکرێت توانین کەم بکەیتەوە سێم پرسیامانەوەیە ئەرێ ژیان ئاوا ڕوات نەخێوان ناڕوە کار و کاسبیتان چۆنە؟ وەڵی تەقریبە نەوەڵە ناچاک نییە نەوەڵە لە چاو جارانە هیچ نییە وای نییە هیچ شتێک نییە نەق کزی کردو و وەکو جاران نەماوە کار و کاسبیتان چۆنە؟ خۆی ئەوە شتی ڕۆژانە ئەفرۆشن بەڵام ئەمە کەمی کردوەوە بەڵێ تەسییر لە سامی کردێ تقریبا بڵێن تا حدێ ئەوەی کە خەڵک کە پێی بێ پارەی پێ بێ تا حدێک ئەوەی کە ڕۆژانەکە زەڕووی بێ جاران گۆشتێ خوات سەلام بێ نەتوانێت گۆشت خوات یەت شتی ڕۆژانەکە کڕێ بەس هەستەکەی هەستی پێەکەی ئەو زەلامە وەکو جاران ناتوانێت جاران بۆ نمونە 2 کیلۆ ماسی کرێسا بیکا بە کیلۆی مازیانی کیلۆ مازە بەتاچیدی وەڵاهی کار و کاسبی ئەوەیە کە ئەیبینی هەمووی هەروان بەعام بە ئەی تۆ کە بودجە نەبێ کە مەعاش نەبێ کە بینایەکێ بینایە نەکا شتێک لەم عەشای کارەبایی بەرێت ئەروایە جا خەڵک کە مەعاشی نەبێ کەسی شت دەستی ناچێتش نانە جۆنایەتێ کابرا بە سکی تێر بێت ئێستا سکی تێر بێت لە بەرەوەی موچە خۆر هەبووە ماڵمان هەبووە بۆ یاقمان کردووە مامۆسا بووە معاشەکە لە کاتی خۆیان وەرگرتووە پێویستی باوە سپیکردنەوەکەی ماڵەکەی بکردوێتی بەڵام ئێستا موچەکە وەرناگرێت بەشی مناڵەکانی کات نەخێر نایکات بۆ یاق زەرور نییە بۆ ئەو وەڵاهی وەزئی خەڵک بەعام بەگشتی باش نییە لەبەرەوەی سەرچاوی ژیان لە کوردستانە ینی بمانێ نەمانەوە مەعاشە موچەیە جا لەبەرەوەی کە موچە نییە و حەوشمان نەزانین کاتە لە ڕاستیە کەواتە ینی ژیان ناخۆشە لەبەرەوەی کۆمەڵگای ئێمە لە هەر چوار پارێزگای سیستەمانی هەڵەبجەش ئەڵبەتە 5 پارێزگا زۆرینەی لە ساڵ 60 مرۆڤەکانی ئەم کۆمەڵگایە لەسەر موچەیە موجەش دواکەوتووە کەواتە ئیدەن یعنی ژیان بەگشتی ناخۆشە ئێستا ئەو کرێ دوکانشتانە چۆن دەرێنن کە لە چاو جارانە مەسەن تۆ وەکو دوکانارێک لەوانەیە ئێستا فرۆشی زۆر نەبێ ئەیکری دوکانەکە چۆنەی وڵی تر مەجبوری لەگەڵ یا بڕۆین دانەبەزیوە لەگەڵ وەسعەکە ناوەڵا دانەبەزیوە هەمی درۆ دەلەسێ ئەینان و دابەسێ کری هەنە لەسێ فەرمو دوکان باسە حەمەڵێک بێ بڵێ دابەزیوە دانەبەزیوە ئەگەر تۆ صاحب موکەکە بڵی و جوابیەوە تایەتۆ بڵێ شتیواناتەوە پێمان نەوتوە ئەڵێ دەنان بۆ بە 1000 ئەوە جوابەکەیدی دەنان بۆ بە 1000 کیلۆی گۆشت بۆ بە 10,000 نا کار و کاسبی ماوە لە وڵاتەیە ڕۆژانەی ئێمە چییە؟ ئێمەین ئەشیا فرۆشین بۆ مەسرەف و کرێ دوکان کرێ دوکانەکەتان دەرێنن ئێستا ڕبعیش دەرناکا بەخوا ئەی بۆچیان و کرێ دوکان و خانووانە لە دابەزی نابێت و لیژنەیەک پێکاتۆ بە حساب مەگەر بە بەلاشمان نەنێ اینجا ئەگەر مەسرەفی خۆمان دەرکەینەوە مەسن کرێ دوکانتان لێ کەم بکەنەوە وەڵی خاوەن دوکانەکان لە یینی خۆیانەوانێ کەم یەکەنەوانێ ئەجیناوە نەبێ بڵین لیژنەیەگات بێتە دوکانەوە بڵێ کاکەجان ئەم دوکانە کەم کراوە تۆیان نە دوکانەکەتان کەمی کردوێتەوە تا ئێستا قسەم لەگەڵانە کردو بڵێن بۆ خەمکردنەوە
خۆی قسابێت لەگەڵ ساحمولکەکە بکەی بەس ساحمولکەکەش جارێک قەراری چوادە نەچۆکەتەوە حکومت بە تەواتی تەطبیقیکە بەس ئیتر ناوی چیە کوێتە سەر وجدانی خۆت و ساحمولکەکە کرێکە و مناسب بێت لام بێ هەڕوو نێخۆ بە ساحمولکەکە بڵێ بەس کرێکە و زۆر بێ مەجبوری خۆ قسەی لەگەڵ زۆر ئێستاش این دوکانەکان ئەروەڵا دوکانی وایە تیاتی بە 6 وەرەقەتیاتی دوکانی وایەتی بە 4 وەرەقەتیاتی تەکوێتە سەر ئەو مەبلەغی کە شوێنەکەت ئەو سعرێک کە چۆن هەڵەگرێت هەبێ قسەی لەگەڵا بکەیت پارێ دەرێنرێتەوە ئێستا لە دوکانی ئێوەیانە کە کاروانەکە دەریشتی نێنێتەوە ئەی مەجبوری چیەکەیت هەروەکو خۆی وایە ترکە حەسە بە ساحب مڵکەکە هەیە وجدانی هەیە کەمێکاتەوە هەیە وجدانی نییە و هەروەکو خۆی وایە ئەو کرێی دوکانەکەتان ڕوو خۆی وایە بەتەشیت ئەیان و لیژنێک دانین بۆی کە کرێی دوکان و خانوانەکەم کرێتەوە بۆی کە خەڵک بتوانێت مەسەرەن ئەوەی کە دەستێکی و قازانجی کە دەستێکی بتوانێت بەسەریا ساڵ بێ جا ئەوە کرێت نەکراوە نەخێر کەسەیە ڕقابەیەک هەیە بەسەر ساحب مڵکەکانە بگەڕێت پیان کەم کاتەوە ئەی کەواتە کار و کاسبیتان چۆنە کار و کاسبی وەڵایی لە زەرەرایە ئەی ئەم قەیرانە کە مەعاشخۆر ئەم معاشی بۆ بەنی مەعاش زەرەرمەندەکە زیاتر دوکانارە نەک مەعاشخۆریش مەعاشخۆر خۆی زەرەرمەندە بەس ئەوەی زەرەری لێکەوتۆ زیاتر دوکانارە هەڵەیەک نەبوو کەمی کرا بە موچەخۆر لە سەرەتای دەستپێکردنی پرۆسەی ئازادی عێراق و دوای ئەوە 2023ەوە ئەڵبەتە هەڵەیەکی ئەتوانن بڵین سیاسی تەکنیکی هەڵەیەکی کۆمەڵاتی هەڵەیەکی هەڵەیە بۆ کراوە بۆە یەکەم جا بیر کراوەتەوە کۆمەلگا پێویستی بە چی هەیە پێویستی بە کۆمەلگایکی مەدەنی کارگە و کارخانەی گەورەی مەدەنی بێ سەر بە حکومە نەبێ چکە مرۆڤ کە گەیشتە کۆمەلگایەکەوە هەمووی موچە بێ شێوە کۆیلاتی پێوە دیارە چکە لەبەرەوەی تەگە موچە نەبێ ژیان نییە و ئەبێ دامەش بۆ موچەکەی ئەبێ هەموو شتێ قوبوڵکە جم و جۆڵەکە حرەکەی نەما هەر حرەکەی کەسابەت بەعام کەس بووە سەبەبەکە چی شتێکەیە ساڵین ئێمە خۆمان زەرەرمەندین کە تۆ پارە پێ نەبوو ناتوانی بێ پێڵاو لە من بکڕیت ئەو وەختە داهاتی خۆت ڕۆژ بە ڕۆژ داهاتەکە و کەم ئەبێتەوە مەعاشخۆرێک ملیۆنە دیناری هەیە ئەمڕۆ 400 ئێنێ 400ەکە بیا بەچی ئیتر نازانیتر مەجبوریش ئێمە ئێستا کە ئەوە داشکانمان کردووە پێڵاومان هەیە 75,000 کردومانە بە 50,000 پێڵاومان هەیە 50,000 کردومانە بە 35,000 ئەو نرخەی کە ئێستا هینیە کرد ناتوانین لە تورکیاش بەو نرخە بیکڕین زۆر چاکە ئێوە لیژنە هات بۆ لای ئێوە بڵێ ئەم نرخانە کەمکردنیان خۆتان کەمتان کردوتەوە خۆمان کەممان کردەوە لیژن حکومت چه باکێکی هەیە خەڵک زەرەرمەندە خەڵک معاشی نییە باکی هەر نییە خەڵک ئێستا خۆپیشاندانیش بێ بکاتە سەر جادا باکی نییە خۆپیشاندانەوە خۆپیشاندانی بەغایە مووقفی کورد هیچ شتێکی نییە کامی ئەڵێ یەکێتی پارتی هیچ مووقفێکیان نییە ئەو دوانە زەرەرمەندی ئەم خەڵکە دوکاننارە هەمووی سەبەبی ئەوانە ئێستا کە مامۆسا کە خۆپیشاندانەکە من لەگەڵ خۆپیشاندانی مامۆسا بەو جۆرە نیم ئەبێت تەلەبەکان قوتابەکان لەگەڵیان نابێن خۆپیشاندان بکە ئەبێت دوکانارەکان دوکانەکان داخل بەڵام بەداخەوە لە سلێمانیە لە هەولێرە لە دۆکە یەک کەس دوکان داناخە من پەیوەستم بە مامۆسا و بە مۆزەفەوە ئیتر چۆن من دوکان بکەمەوە خۆی سەبەبی سەرڕێسی ئێمە لە خۆپیشاندان هەر تێنە گەیشتوین موقتەدا سەدر بەو هینی خۆیەوە ئیعازێکەیە هەموو یەنە سەرجادا لەبەرەوەی ئێمە ئەمە هەنا هەمووی خەریکی دزی و جەردەین وەڵی باوکیشیان ئیعازن لامە کەس نیەتە سەرجادا چونکە هەمویان معاشیان بۆ بڕاوەتەوە کڕی دوکانەکەتان کەمی کردوتەوە ناوەڵاوە خۆی وایە لیژنێک دانین بۆی کە کڕی کامێ هەردەمە ئەرەوەڵا هەر بەردەمە بۆ خۆیان بێ ئاسانە بەس بۆ فەقیر هەردەمە کار و کاسبی ئێوە چۆنە وڵی ڕوو لە کزیە کز بۆ کاسبی بۆی ئەم قەیرانەداراییەوە کاسبی فەرقی کردو کرێ دوکانیشمان ئەنی هەرۆک خۆیەتی دانە بەزی هەرۆ کری جارانە تا ئێستا لیژنە هاتوو بلایەوە ئەسەیز لیژنێ ناتۆ بەلایەمە ئەی نرخی کری دوکانتان لێکم کراوەتەوە نرخی کری دوکان ئەم قسێ و زۆر لە چاکە حکومت شەڕێکی گەورەی بۆ ساحب مڵک و دوکاننار یا کرێخانوو ناوەتەوە تەحەداکەم ئێستا ئەگەر حکومت بتوانێ
چ شتێکی لە دوکانە لە خانووە لە مڵکە لە چ شتێکی هەیە بزانم دای بەزانوە خەڵک ئیدعایەکی وا هەیە ئەڵێ حکومەت داوای کردووە لە ساسی داشکانن کەن لە کرێیە باشە ئەوە هەچ کەسێک کە دوکانی هەیە کە مڵکی هەیە خانووی هەیە هەمووی هانوویەتی خوارەوە بەڵام حکومەت بە ئێمە ئێسامە مڵکی حکومەتە ئەمە مڵکی حکومەتە کە کاتێ ئەم مڵکە کڕا کرێکەمان 90,000 دینار بوو یەکسەر کردی بە 150 بەبێ قەید و شەرت بەڵام ساحب مڵکێک من خۆم نەمڵکم هەیە نەی شتێکم هەیە بەڵام من وەکو پشگیریەکیش بۆ ئەوی ژەیکەم یەک بە من ئەڵێ کرێم بۆ زیاکەی ئەڵێم نەخێر بۆ زیان ناکەم کە بۆم زیان نەکرد ئەڵێم چی کە بزانێ بۆ لە سەرم زیاکە یەکسەر ئیبەم بۆ ئیجرا ئەڵێم ئەوە کرێکە و بۆ بم بۆ ئیجرا بەڵام حکومەت ئێستا بڵێم وەڵا کرێکە ئەبێ بۆم کەیتەوە کە بڵێ کەمی ناکەمەوە یەکسەر یەک شەخمتیڵە فرێمەیاتە دەرەوە ئەینان و لیژنەوتی وادانین بۆ کەمکردنەوەی کریخان و کری دوکان و شتومەک ناو بازارەوە تا هەموو شتەکان خۆی وایە ئێ باشە تۆ ئەو بجارێ پێشەکی ئینسانێک کە من ئەولام هەیە ئەگەر نەسیحەتی کەسێ بکەم جارێ پێشەکی لە ئەولای خۆمەوە دەست پێەکەم اینجا کەسی کە نەسیحە دەکەم بۆی ڕەخنم لێ نەگرێ بڵێ ئەو مناڵەکەی تۆیە ئەو کچەکەی تۆیە ئەوە فلان کەسە بەڵام حکومەتیش بابێت لە خۆیەوە دەست پێ بکات لە خۆیەوە دەست پێ بکات اینجا وەختە ئەتوانێت قەرار دەرکە بۆ ساحب مڵکێک بۆ کرێ بۆ شتێک ئەو وەختە ئەوە بکە من معاشەکەم ملیۆنەکە بێم بەکارە بە من معاشخۆر نیم لەخوا بە زیابێ معاشخۆر نیم نەک معاشخۆرێ بێک ئاو بە کارەبا بە شت بە دوکانارەکان داماوەە هەمووی لیستی خواردن و پسکیت و حتا پسکیت کەسێ 250 دینارە ئەڵێ بینوسە ئەم کەسە ئەمی یا بە قەرز ئەوی با بە قەرز ئەی چی بکڕێت چۆن دوکانەکەی پڕکاتەوە وڵی فتێکە بە بۆنی خێرانەوە بازار کەس بووە هەمووی واڵێ کەس ئارەوەڵا ئێمە بەردامین بەڵام پاش ناوبڕێکە گەڕێنە وڵاتان دوورمەکەونەوە لەگەڵمان نابن لە پاش ناوبڕەکەەوە جارێک سڵاوتان لێبێت ئێمە بەردەوامین ئێوەش لەگەڵمان نابن لەگەڵ کاسبکارانە ئیشمان باش وەرە ناوەڵا باش نییە ئەخمەڵم باش جارانە باشە لە لە چاو ئەوەیە کە هەر هیچ مەعاش نەبوو نیوەیە گەێرێت تۆزێ باشترە جنا هیچ نییە بۆی معاش شتەوە نیە و ئیش کار نییە بۆ هەڵ پارێ پێ نییە و بازار نیەوەی ئەوەیە لە چاوەی کە ئێسا کە پارەنیانە شت دابەزیوە ئەیان و لیژنەمانداناوە گۆشت دابەزێ خوارد وەڵا ئەسڵی نییە ئێستا لە پێشەمە تەماتەمانە بە 750 ئێستا کیلۆی یەک و ڕوبعە زێ کردووە ئارە وەڵا کار و کاسبیشتان چۆنە حیز نییە نەبەخوا هیچی بێ ناکرێت هەر پارەی بانزنەکەش دەرنایێنێتەوە ئێستا وای لێت سەر ئەو کەسەی بیشی بەس تەکسیە داوامێکی نیە هەر وەڵاوای لاتوە ئەگەر ڕۆژی 10,000 پیاکەیەوە زۆر دەوڵەمەنی بۆ تۆ سایق تەکسینیت ئەی کار و کاسبی تۆ چۆنە وڵی خاڵە کەل و کاسبی فڵا بێ لە بانی و دوو تەکسیم کردووە لە عشەشی بانیەوە جاران چەندێک دەکرد وڵا جاران ئیش بار ڕۆژی وا دا 15 تەکسی دەکرد هەر 3,000 و 4,000 خۆی وایە ئارە وڵا لیژنەشتی وادانێ بۆی کەمکردنەوەی مەسەن نرخی تەکسی و خواردن و شتومەک و کرێت خان و کرێ دوکان شتیوانە بۆ وڵی گیانەکەمەوە بەدەست سندیکایە ئەتەک سندیکای بە تەبلیغ نەکات لە خۆمانە ناوەڵی شتێکیان وەختە ئێمە سەدانیشانەکەی شتێکیان نەوتوە ئەم سندیکا شتانە بۆ چییە؟ مەعاش نییە و هیچیکە نییە 20,000 لێ وەرەگرن و ئەو ئارمەتێنەوەتەوە هیچیکە نییە ئەی کو سندیکات هەموو ساڵێت تازێکەکە 20,000 لێوەچەن هیچیکە سندیکات چیە بچەوە دەردەکە کار و کاسبیتان کەس بە منی نەوتووە نە بەخوا ڕۆژی 1000 نارپایەکە 100,000 پیاکە کەس بە پێوە ناڵێ هەموو تەمەنم سندیکا ناتۆ بڵێ کاکە ئیشتان چۆن بۆمان کراوە لەگەڵ سەرەوەی 20,000 هەموو ساغێ بێ ئارمە سازێ تەکسیەک 20,000 لەمە ئەسەنوانە ئەم پارەیە ناڵەن سندیکاچێ حیت هەر لێ دەوزەوە قسە ناکە نازم بە پیان بڵە بچن بڵێن ئەو 20,000 بۆ شیە کە لێوەتە هەر لەوێ حیت هەر لەوێ ئەڵە 20,000 خۆ بۆ حافیزێ بێ نەوەڵام ساڵ زۆری فەرقە لەگەڵ ساڵانە خەڵک پارەی پێ نییە بەڕاستی
وڵا ئەگەر بڵم کرێ دوکانەکەش دەرنایەنێت بڕوا بکەن دەری نایەنێت کرێ دوکانەکەش دەرنایەن ئەوەکەم بۆتەوە هەروەڵە چکە ئێستا من بەنسبەدەم دوکانەی خۆمە و کرێ لەسەر کەم کردومەتەوە بەڵام لە ڕێگەی لیژنەوە حکومەتەوە یان خۆی کرد هەر خۆی وجدانی خۆی هەر خۆی وجدانی خۆی بەڵام تا ئێستا نەبوو با بڵین بە شتێکی ڕسمی نەوەڵە هەر دوکاندارە مەسەن صاحب دوکانەکە وجدانی خۆی کرێکی کەم کردوێتەوە وڵی باش نییە نەماوە هیچ کار و کەسابەت نەماوە کاگە سەری و بازارڕەکە هەموو عالم هاواری لێبەرز بووەتەوە ئێوە کرێت چینم دوکانە بەڵێ دوکانەکەتان کەمی کردوێتەوە کرێ مڵکانەکە کەمی نەکردێتەوە یعنی تا ئەم بانگی شەربان کەم نەکردێتەوە لیژنێک نهاتووە هیچ لیژنێ نهاتووە لیژنەکە بەس بە وجدە ئەرە بەخوا هیچکەنی هیچم نەبیستۆ تا ئێستا هەر کێشەیەەکە بچی لێ هەر دەرتەکە لەوانێ بڵێ ملاقم چیە بڕخوا کاکە بێ خۆ کێشەی خۆت حەلیگەی دامکەی حادسە وەسرابیان مەسەلەن تووشی کێشەی بی لەگەڵ نەفرێکە بریندار بیان تۆ بریندار بێ هیچ هەر لە وڵات هەیە کە ساقی کە بەسەر کەسەوە وڵا بەس پارەکە و لێسنە ئەو 20,000 یادە تەواو هیچکە نییە هیچ پێیان بڵێن بڵێ ئەو 20,000 بۆچی وەرەگرن بەخوا تۆش بەداچوونی بۆ بکە بڵێ بۆ 20,000 ساقانە وەرەگرن نامەکەمان لەسەر ئەوەیە کە ئەو شتانە بەداچوونی بۆ کرێت بۆی ئەوان وەڵامێکیان هەبێت ئێ باشە پێیان بڵێ بزان وەڵامەکان چییە بڵێ کێشەی کێتا حەل کردووە تا ئێستا کێشەش هەیە کێشەی کەسی حەل نەکردووە نە بەخوا هیچ ناوەڵا هیچ ئیشکەی ئیژنەکەی حاد لێتە سەنی ئەوەیە 20,000 ئەی بوو لە هەولێرنێ لە دووە نییە ئەمە لێرە هەیە لێ نییە لە هەولێری دۆگەمە نییە نەخێر هەر سلێمانیە بە سلێمانیە ئەبێ لێرە ئیلا بێ لە پێوەی بێ کەواتە لە کۆمەلگایکی ئەوروپایان ئەمریکا لەبەروی هەمووی وابەستە نیە بە موچەوە وابەستە بەم شەریکە گەورانەوە کەواتە بە ئارزی خۆی توانێت ئیش بگۆڕێ لەوێ ئەڵێم لە غەربە خەڵک لێرە لای ئێمە هەمانە بەس نسبەکەی کەمە شەریکە هەیە بڵێن نییە ئەمە گوناحە وانە بێغەدر لە هیچ کەسێ نەکەین لە قسەکردناوانە هەیە بەڵام بەو ڕێژە گەورەیە نییە کەوا بڵین دە شەریکەی گەورە هەیە لێرە ئیش ناکەم لەوێ لەویش ناکەم لەوێ سیڤی خۆ تەقدیمیم شەریکان تەلەفۆن ئەمەمان نییە هەیە بەس ڕێژەکەی کەمە کار و کاسبی وەڵا نییە لە سعات 12 نیوەڕۆ دانیشتم هەتا چواری ئێوارێ نیو کیلۆ چوارە نیو کیلۆ ڕێوازم فرۆشتم ژیان واز ناچێتە سەر ئەجاسی بکەین دەنگ بۆ شێ بەرزکەیتەوە زۆڵەن لیژنێت و شتەکان نرخەکان دابەزێت و خەڵکی شەڵێڵە شتەرک و خۆی وایە ئەگەر شتێک کەکەم خۆمە کەسم نەدیوە بێ هیچ پرسیارێ بکە کەس نایەت ناوەڵە کەساقی نەماوەسە کەس خاقی بەسەر کەسەوە نەما لە کاسبکارە نەپرسین ئەرێ وەزعی ئیش و کارتان چۆنە کار و کاسبی خەڵک نییە زەعیفە کار و کاسبی ئەوەیە کە ئەیبینی هەمووی هەروان بەعام وڵا بێ لە بانی دوو تەقسیم کردووە لە سەعاشەشی بانیەوە وەڵام ساڵ زۆر زۆری فەرقە لەگەڵ ساڵان ئەو دوکانانەی کە ئێستا لە با بڵین لە ناو دوکانەکان و کرێچین و کرێکەن بە خاوەن مڵکەکە ئاخۆ کرێکانی دوکانەکانیان لێکم کراوەتەوە نرخی کرێی دوکان ئەم قسێ و زۆر لە ملا چاکە حکومەت شەڕێکی گەورەی بۆ ساحب مڵک و دوکانار یا کرێخانوو ناوەتەوە چونکە یانوت لیژنێکمان گرتووە لیژنەکە بۆ کەمکردنەوەی دوکان و کرێی دوکان و کرێی خان و شتومەک لە ناو بازارە جا ئەوە کرێت خۆی سابێت لەگەڵ ساحموکەکە بکەی بەس ساحموکەکەش جارێ قەرارێکی وا دەنەچۆکەتەوە حکومەت بە تەواتی تەطبیقی کات کەسەیە ڕقابەیەکەیە بەسەر ساحموکەکانە بگەڕێت بیان کەم کاتەوە بەڵام کاتێکیتە ناو بازار شتومەک نرخی وەکو خۆی وایە ڕەنگانێشت کەمی کرد بێت گۆشت خواردن شتی ڕۆژانەی خەڵکی وەکو خۆی وایە تەحەداکەم ئێستا ئەگەر حکومەت بتوانێت چ شتێکی لە دوکانە لە خانووە لە مڵکە لە چ شتێکی هەیە بزانم دای بەزانوە ڕەنگانێک شتیش تۆزێ زیاتری کردبێ وەک ئەڵەن تەماتە و سابە 750 بۆ ئێستا بوو بە 1000 ڕۆبێک ئێستا لە پێشەمە تەماتەمانە بە 750 ئێستا کیلۆیمە 1 ڕوبێ لەگەڵەوەشە ئەپرسین بزانین لیژنەکە هاتۆ بۆ ناو بازار کرێ و یاخود ئەو شتومەکانی کە با بڵین پارێکی زۆری لەسەرەوە و خەڵک ناتوانێت لەم نیوموچەیە بکرێت توانن کەم بکەیتەوە سێم پرسیامانەوەیە ئەرێ ژیان ئاوا ڕوات نەخێوان ناڕوە ئەی چی بکەین تا بەرنامەی داهاتوو خواتان ئەسپێرم کاتێکی شادێک تێبین خواتان لەگەڵ